ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەرنامەی ئەم شەومان تاواکاری ئەو ڕووماڵە تایبەتەیە کە ئەمڕۆ کوردستان 24 لە بەیانەوە دەستی پێ کردووە تاکو ئێستا و تا شەو درەنگیش بەردەوامی هەیە تایبەتە بەو گۆڕانکاریانەی کە لە مادەی 13 و 14 ڕۆژە یاسای بودجەی گشتی پشکی هەرێمی کوردستان گۆڕانکاری تێدا کراوە. ئەمە لە کاتێکدایە کە پێشتر بە دیاریکراوی لە 4 نیسانی 2023 هەردوو سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش پێکەوە ڕێککەوتنێکیان واژۆ کردووە بۆ ئەوەی ببێتە دەرچەیەک ببێتە دەرفەتێک سەرەتایەک بۆ ئەوەی کێشە و ئاڵنگاریەکان بڕەوێنێتەوانێ. بۆیە ئێستا بە هەموو شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان ئەم گۆڕانکاریانە ڕەتەکاتەوە. بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسیەکانیش بە هەمان شێوە هەڵوێستیان هەیە. ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ لە ناو بوڵتنەکانی گەشتەکانی هەواڵی کوردستان 24 کەسانی سیاسی چاودێری سیاسی بەرپرسانی باڵای حیزبی حکومی هەمووان بەشدار بوون ڕای جیاوازیان هەیە. ئێمە دەمانەوێت ڕای جیاوازی زیاتر وەربگرین هەڵوێستەکان بزانین شوێ هەر بۆیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیرفان علی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستانمان کردووە کە بەڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن بزانین ئاخۆ هەڵوێستی ئەوان چۆنە لەسەر ئەم گۆڕانکاریانەی کە لە پشکی هەرێمی کوردستاندا کراوە لە مادەی 13 و 14 زۆرێک لە ڕاکان پێیان وایە ئەم گۆڕانکاریانەی کە لەو دوو مادێدا کراوە بۆ بچووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستانە حکوومەتی عێراقی دەیەوێت وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات. ئایا ئەمە چ مەترسیەکی هەیە بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان؟ ئەمە تەنها مەترسیە بۆ سەر هێز و لایەنە سیاسیەکان یاخود بەکوی گشتی بۆ سەر هاوڵاتیان و قوارەکە لە هەرێمی کوردستان؟ دەچمە لای میوانەکەم. مامۆستام کاتت باش گەلێک سوپاس بۆی ئامادەی لەگەڵمان گفتوگوی بابەتێکی گرنگ دەکەین. ئەمڕۆ کەسانێکی زۆر سپاس کەسانێکی زۆر بەشداریان کردووە لە شاشەی کوردستان 24ەوە پەیامیان هەبووە لەسەر ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی قوارەی هەرێمی کوردستان دەبێتەوانێ لە دەستبردن بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە پشکی بەشە بودجەی هەرێمی کوردستاندا کراوە. بزانم ڕای بەڕێستان چییە؟ سپاس بۆ جەنابیشت و بۆ کەناڵە بەڕێز. بسم الله الرحمن الرحیم. فۆرمەتێک کە دروستە بێ دەوڵەت حکوومەت ئێمە ئەو فۆرمەی لە ماوەی 120 کاتی ئینگلیز دێرەکە بەدەیا فۆرمێک دروستە بێ لە لەشکرێک و پۆلیس و لەانی دەوڵەت و لە تەبەقەی ئەمانە بەدەیان ساڵ کاتێکە وەختی ئەمە لاروسی هاتە عێراق ئەم فۆرمەی تێکدا یعنی نەک بێت حکوومەت بگۆن لە ماوەی 120 گۆڕانکاری بۆ لە عێراقا ئینقیلاب بەڵام ئەسڵی پرۆسەی دەوڵەت فۆرمی دەوڵەتەکە وەکو خۆی بەڵام لە حکوومەت مامۆستا ببوورە ڕاد ئەگرم لە قسەکانە ببوورە کێشەیەکی دەنگمان هەیە ئەگەر هاوکارانم پێم بڵێن بزانین ئاخۆ ئەو کێشەیە چارەسەر بکەن بۆمان بۆی دەنگی مامۆستا بەباشی بگاتە لای ئێمە. ئەمانەوەی هەڵوێستی بەڕێز مامۆستا عیرفان علی ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان بزانین لەسەر ئەم گۆڕانکاریانەی کە لە پشکی بەشە بودجەی هەرێمی کوردستاندا کراوە باز دەکرێت کە ئەم گۆڕانکاریانە سوپرایز بووە بۆ هەرێمی کوردستان و لیژنەی دارایی ئەتوانین بڵێن بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی ئەم پێشنیارەیان کردووە ئەم گۆڕانکاریانەیان کردووە لە کاتێکدا کە بەپێی دەستور دەوترێت لیژنەی دارایی بۆی نییە گۆڕانکاری بکات بەپێی دەستور لە مادەی 62 داهاتووە کە دەڵێت لیژنەی دارایی بۆی نییە بڕگە زیاد بکات بەڵام دەتوانێت بگوازرێتەوانێت دەتوانێت کەمی بکاتەوە بەڵام بۆی نییە بڕگە زیاد بکات. ئەمە دیوە یاسایەکە و دەستورەکەیەتی بەڵام دیوە سیاسیەکەی ئەوەیە کە هەموو ئەم دەستبردنانە بۆ قوت و پشک و موچەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە مەترسی لێک دەدرێتەوانێت بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان. ئەم مەترسیانە ڕوبەڕووی چێ دەبێتەوە؟ ئایا ڕوبەڕووی هێز و لایەنە سیاسیەکان یەکێتی پارتی سەوز شین مۆرسور یاخود نەخێر ڕوبەڕووی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دەبێتەوانێت کێ باجی ئەو مەترسیانە دەدات؟ بابزانم ئەگەر دەنگی میوانەکەمان باش بوو بێت مامۆستا فەرموو قسەکانت تەواو کە هیوادارم ئێستا دەنگت بەباشی بگا بۆی باش لە یەک حاڵی بین من و تۆ. بەڵێ جانازانم ئیسا دەنگمان ئەگات زۆر باشە فەرموو قسەکانت تەواوکە. دا باشە زۆر سپاس.
باسی ئەومە کرد وتم یعنی فۆرمی دەوڵەت یا دەوڵەت دروستبوونی دەوڵەت بە پرۆسەیەکە بە دەیان ساڵ کە دروستە بێ ئەو بوتمان عێراق بەو شێوازە لە ماوەی 120 ساڵی ڕابردووە گۆڕانکاری بوو بێ لە حکوومەتا بووە لە دەوڵەت نەبووە لە فۆرمی دەوڵەتا نەبووە بەڵام لە 2003 کە وەختی ئەمریکا دێت و عێراق داگیرەکە ئەسڵان شتێک ناهێڵە بە ناوی فۆرمی دەوڵەت ئەو کاتە سەر لە نوێ دەوڵەتێکە دروستە بێ لەسەر ئەساسێکی محاسەسەی تائیفی دروستە بێ و عێرقی و قەومی ئەمە لە فەڕاشێک و هەتا ڕئیس وزەرایە هەتا ڕئیس جمهور هەمووی بەو شێوە محاسەسە یعنی دیاری کراوە ئێستاش کە وەختی هەر گۆڕانکاریەک یا هەر قەرارێک لە عێراقا کە دەرەچێ ناکرێتەوە تۆ بێت بەشێکی سەرەکی لە خەڵکی عێراق نیگەران کەیت یا پەراوێزی بخەی یا هەوڵی پەراوێزخستنی بخەی یا ئەو هەموو بەڵێنانە کە لە سەری عێراق دروست بووە لە 2003ەوە بێت جارێکی تر ئەگەر لایەنێ بەهێز بوو لایەنەکانی تر تەهمیشکە یا وان لێ بکە بێزاریان کە ئەوەی کە ئێستا لە عێراقا هەیە بەڕاستی خۆی ئەسڵی عێراق کە لە سێ پێکاتە لە دوای 2003ەوە هەوڵ دراوە عێراقی تازە دروست بێ لەسەری پێکاتەی شیعە ئەوەتە ناو ماڵی خۆی ئێستا زۆرترینیان ناڕازین و لە ماڵ دانیشتون پێکاتەی سنی لەو خراپتر و شپرزەتر و بێبەرنامە لەو لاوە ئەوە ماڵی کوردەکە خۆتەزانی شپرزەیەکی پێوە دیارە لەم جەوە نائەمنا خۆ ناکرێ هەنێ قەرارات بدرێ کە ئەوەنیتر نائەمنیکە ئێمە بۆیە مەسەلەن زۆر جارگلەی لەو قەرارە ناکەین کە وەختێ تۆ هاتوویت ڕێکەوتنێکت کردووە کە حیسەی هەرێم ئەوەیە بەو شێوازێ بدرێت عێراق لە کاتێکا کە ئەو قەرارانە کە وەختی ئەدرێ واکە تۆ گوێی لێگری وازانی لە وڵاتێکی تری وازانی لە ئەوروپای نەخێن لە عێراقی عێراق بەو شێوازە دروست بووە یعنی عێراقی دوای 2003 بەو شێوازە دروست بووە کە هیچ پێکاتەیەک نابێت پێکاتەکەی تر فرامۆش بکە یا پەراوێزی بخە هەرێمی کوردستان پێش ئەوەی کەوا حتا فۆرمی دەوڵەتی عێراق دروست ببێ لە دوای 2003ەوە ئەم هەبووە بۆ خۆی هەرێم لەبەرەو پێکهاتەیەکی سەرەکی بووە حتا بۆ دووە پێکاتەکەی تریش بۆ سنی عەرەب و شیعی عەرەب کە ڕێکیان خا و هاوکاریان بکە و لە دروستبوونی دەوڵەتی عێراقا هاوکاریان بکە بەڵام ئێستا بەداخەوە ئەبینی لە مەسەلەن کە وەختی پێکاتەیەکیان باڵادەسە بێ هەوڵەتە هەڵما پێکاتەکەی خۆیشی هەمووی پەراوێزخە ئەوە ئەو دوو پێکاتەکەی تر پەراوێزخە ئەوە شتێکی خراپە ئەوە قەت لە مەسلحەتی عێراقا نییە ئەو مەسەلەی بودجێ هەرێمیش دیارە وەختی خۆی لەسەر ئەو ئەساسە ڕێکەوتن کراوە کە هەرێم وەکو یەک بڵێن پاکێکی تەعاملی لەگەڵا بکرێ ئیساکە ئەگەر ئاواشی بکرێتەوە بۆ محافەزات هەڵە بەشێتەوە خۆ نامێنێ باشە کاتە نامێنێ بەو شێوازەی کە ئیسا هەیە ئەوە وەکو وایە لوغمێک دانرابێ بۆی کەوا هەرێم نامێنێ مامۆستای بەڕێز ئەم گۆڕانکاریانەی کە لە پشکی هەرێمی کوردستاندا کراوە دابش بوو بەسەر چەند ڕایەکی جیاوازدا هەندێک لەوانەی کە پێشنیاری ئەم گۆڕانکاریان کردووە کراوە بە دەستکەوتێک بۆ خۆیان کە دەوترێت ئەمە گۆڕانکاریەکی باشە و لە قازانجی هەرێمی کوردستانەیە بەڵام زۆرینە دەڵێن نەخێر ئەمە دەستپێکێکە بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان دەستبردنە بۆ قەوارەی هەرێمی کوردستان لەگەڵ کام ڕایەن بەڕێستان خۆی قسەیەک هەیە کاڵێک کەلیمەت و حەقین یوراد بها الباطل یعنی لەوە ئەچێ خەڵکێکی زۆر بەنێتێکی پاک پێی وابێ مەسەلەن بڵین سلێمانی لە بەشە بووجا زوڵمی لێ کرابێ بە چاک بکرێ وەسەڵی خۆ ئیشێکی باشە کەس ناڕازی نییە بەوە یا ئەگەر پێی وابێ پاشەکەوتی موچە بگەڕێتەوە من پێم وایە هەر لە بەڕێز کاک مەسرور بەرزانی و هەتا دێتە سەر حیزبەکان و تا معارەزە هەمووی ئەڵێ با پاشەکەوتی موچە بگەڕێتەوە ئەوە حەقێکی شەرعی هەموو کارمەندێکە کە بۆی بگەڕێتەوە بەڵام لە کام بدرێ ئایا مەسەلەن ئەو بەشە بووجە کە دیاریکراوە ئەوە دیاری کراوە کە بتوانێ مەسەلەن ئەو پاشەکەوتی موچە بگەڕێتەوە یا دووبارە بێتەوە لەسەر گیرفانی کارمەندەکان بیداتەوە یا لەسەر گیرفانی مەسەلەن موچە بیشتێکە بیداتەوە ئەوەیە کێشەکە لێرە ئەوەیە کە قسەکە لەوە ئەچێ هەمومان بەنێتی پاک بیکەین بەڵام ئایا واقعەکە وایە ئایا خۆی بڵین بەرنامەکە وایە ئایا ئەو کەسە کە
لە پشتی ئەو بەرنامەوەیە ئەو دەسەکە لە پشتی ئەو بەرنامەوەیە بەنێتێکی پاک هاتووە ئەمەی تەڕح کردووە من لەوا باوەڕ ناکەم ئەجینە لەوەی خۆمانە وەکو کورد ئەوەی کە معارەزەیە ئەوەی کە لە دەسەڵاتایە پێم وایە ئینشەڵڵا هەمووی بەنێتێکی پاک حەزەکە بەشە بوجە بگەڕێتەوە حەزەکە پاشەکەوتی موچە بگەڕێتەوە حەزەکە پارێزگاکان بەهێز ببن ئەمە هیچێکی باشە بەڵام ئەو کەسەی تر کە لە بەغایە لەوە چێ بەو نێتە نەیکردووە مامۆستا باس لە دەستێکی نائەمین ئەەکەی لە پشت ئەو گۆڕانکاریانەوە پێتان وایە ئەم دەستە نائەمینە لە عێراقدایە خودی بەغدایە یاخود دەستێکی هەرێمی ڕۆڵی لەو گۆڕانکاریانەیە هەیە من پێم وایە مەسەلەن ئەوەی کە لە بەغایە ئەوەی کە لە بەغایە هیچ شک و گومانێک نییە خۆ ئەوەی کە لە بەغایە وەختی خۆی هەمووی مەمنون بووە کە هەرێمی کوردستان و ئەو دەسەڵاتێکی کە لە هەرێمی کوردستانە هەیە یاری دەدەربێ بۆی کەوا ئەو عێراقە دروست ببێ بەڵام ئێستا کە گەیشتۆتە مەرامی خۆی زۆر جار بینیمان لە 2014 بینیمان لە دوای 2014 بینیمان زۆر جار کە ئەگاتە یعنی حەدێک کەوا بزانێ بێمنەتە لە کوردستان یەکسەر بێمنەتی خۆی دەرەبڕێ و من ئەو دەسە ئەڵێم یعنی دەسێکی خراپ هەیە کە زۆر جار هەوڵی داوە کە بێمنەت بێ لە کوردستان بێمنەت بێ لە هەرێمی کوردستان و حکوومەتێکی مرکزی بێتە سەر حکم لە عێراقاکەوە ئەسڵەن ئەو لغمانەی کە داهاندێ لە مەسەلەی بوجە لە مەسەلەی حتا شتی تریشە ئەو قەرارانەی کە ئەدرێ مەسەن لە دادگاکانە ئەمانە هەمووی یعنی ئاماژەیە بۆ ئەوەی کەوان نێتێکی باش نییە بۆ عێراقێکی مستەقر لە ئایندا کە ئەمن و ئەمانی خەڵکی عێراق دابین بکات باش مامۆستا ئەوە چەند ڕۆژێکە ئەم کێشەیە سەری هەڵداوە پێشتر ڕێککەوتنی سیاسی هەبووە لە نێوان هەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەرۆکی حکوومەتی عێراق بەڕێز سوودانی و بەڕێز مەسرور بارزانی بەڵام ئێستا دەبینین بێدەنگیەک جۆرە لە بێدەنگی سوودانی جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە ئەم بێدەنگیە بۆ چیە گەڕێنەوە دەبوو هەڵوێستی هەبووە ئەو چەند ڕۆژە یاخود ئەم بێدەنگی کارێکی باشە ئەوەی کە ئێمە بینیمانە لەوەی کە لە بەغا ئەگوزارێ یعنی ئەم هەرێم کە قسەیان لەگەڵاکان نوێنەرەکانی هەرێم کە لەوێ قسە لەگەڵ یەکەکەن کە قسە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیاکەن لەگەڵ سوودانیاکەن بەڕێز سوودانیاکەن ئەمە یعنی حقیقەت شتێکی تیا هەیە یعنی بەرنمەیەکی تیا هەیە کەوا پێناچێ مەسەلەن خۆ بەڕێز سوودانیش بێ ئاگا بێ لە وەزعی کە هەیە لەبەرەوە ئەو کێ دایناوە خۆ ئەو خۆی نەبووە بە ڕئیس وزەرا ئللا یەکێ لەو حیزبانەی دەسەڵات دایناوە و ئەو حیزبانی دەسەڵاتیش بەریء نین لەم بەرنامانەی کە هەیە بەرامبەر بە کوردستان وەکوتمەوە یەکەم جار نییە و بەرنامانە یەکەم قەرار نییە کە بەرامبەر بە کوردستان دەرەچێ چەندەها قەراری تر دەرچووە کە هەر ئێمە پێمان ناعادیلانە بووە بەرامبەر بە کوردستان و خەڵکی کوردستان و ئەم قەرارانش کە ئیسە مەسەلەن مەسەلەی بوجەکە هاتوێتە پێشۆ باشە پێشتر وتیانەوە نەوت ئەڕوا و ئێمە ئاگامان لێنێ ئێوە خۆ مانگ زیاترە نەوتەکە وەساوە یەکەم نەوت بەساوە و هەموو بڵین ئامادەکاریە کراوە کە نەوت تەسلیمی عێراق بکرێ پابەندە هەرێم پێیەوە ئەوەتە تورکیا پابەندە پێیەوە ئێ باشە چه مشکلەیەک هەیە ئیسە چه مشکلەیەک هەیە خۆوە مشکلەی نەوتەکەیش حەل بوو ئەی مشکلەی تر بۆ ئەهێنە پێشۆ بۆ مشکلەیەکی تر زیادەکەن لەبەرەوە ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کەوا دەستێک هەیە حەز ناکە عێراق ئەمن و ئەمان بێ دەستێک هەیە حەز ناکە عێراق ئاوەدان بێ دەستێک هەیە حەز ناکە ئەم سێ پێکاتە بە وەکو برا بژین و هیچ کێشەیەکیان لە بینی یەکانە بێ ئەبینی هەمیشە هەوڵەدەن کێشەیەک دروستکەن لە بینی پێکاتەکانە لە بینی ئەو سێ پێکاتە ڕئیسی کە عێراقی لەسەر دروست بووە بەڵێ مامۆستا عیرفان بۆ خۆتان ئاگادارن لەو ماوەیەدا هەندێک کێشە و ئاڵنگاری و گرژی کەوتە نێوان هێزولانە سیاسیەکان بە دیاریکراوی پارتی و یەکێتی لەسەر پرسی هەڵبژاردن پرسیارەکەم ئەوەیە تەنها بۆی پارتی و یەکێتی نا بۆ تەواوی هێزولایانە سیاسیەکان ئایا گواستنەوەی کێشە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستان گواستنەوەی ئەم کێشانە بۆ بەغدا قازانج بە کێ دەگەیەنێت قازانج بە هیچ کەس ناگەیەنێ لەبەرەوەی ئێمە لە ناو ماڵی خۆمانە بێ کێشە حەڵکەین باشە من سوالێکەکەم لەو حیزبانەی بەغداد
کاتێک کە کێشەیەکی زۆر قورس لە بەغدا ڕوویدا لە بینی پێکهاتەی شیعە لە ناو ماڵی شیعە گەیشتە ئەوەی کە چەکی قورس بەرامبەری بە یەک بەکاربێنن فیشەک بەرامبەر بە یەک بەکاربێنن کوشت و کوشتاری لێکەوتەوە باشە ئەوان ڕازیان بوو کەس تەداخلی ئیشی ئەوان بکە ئەوان ڕازیان بوو کەس تەداخلی کێشەکەی ئەوان بکە بۆ ئیسا مەسەن ئەبێ ئەوان ڕازی بن کەوا تەداخلی کێشەی ئێمە بکەن یا پێکاتەی مەسەن سنی یا پێکاتی نابێ ئەو شتانە ئەوە غەڵەتە یعنی ئەوان بێسیقەی دروستەکە لە بینی ئەو سێ پێکاتە سەرەکیی کە عێراقی تیا دروست بووە یعنی حتا ئەگەر حیزبێکیش لە کوردستان بڕوا لە بەغاشکات بکە ئەبێ ئەوان ئەخلاقەن تەداخل نەکەن لەبەرەوەی خۆیان ڕازی نەبوون کەوان نە کورد و نەسونە تەداخلی کێشەی ئەوان بکات تەداخل هیچ دەوڵەتە تەداخلیان بکە ئەی باشە بۆ ئەبێ یعنی ئەوان ڕازی بن خۆیان تەداخل بکەن لە پێکاتەکانی ترە لەبەرەوە شتێکی خەڵەتە ئەمە یەک دوو هەم بە نیسبەت خۆمانەوە بەڕاستی هەرچی ئەبێ لە بینی خۆمانە ئێمە خۆمان حەلیکەین ئێمە کێشەکانی خۆمان ببینە هەر شوێنێکی تر هەر وڵاتێکی تر غەڵەتە ئیشێکی خراپە و ئەوە ئەبێتە هۆیەک پاساوێک بۆ ئەوەی کەوا هێزێکی خارجی بێتە داخل بکە لە کوردستانە و ئەو تۆزە سەروەریش کە هەیە نەفەوتێ حتا ئێمە بۆ خۆمان کە مەسەن لە پەرلەمان خۆ ئەو مەسەلەی کۆمسیۆن ئێمە یەک ئەندامی ئێمەشتیانە لەسەرۆ لە نۆ ئەندامەکە بەڵام پێمان وا بۆ ئەو تۆزە سەروەریە کە ماوە نابێ بفەوتێ یعنی بۆ ئەبێ کۆمسیۆنی بەغا بێت لە کوردستانە هەڵبژاردن ئەنجام بدا با هەرەوەی خۆمان بێ هەرچۆنە بێ خۆ 5 حیزبن باوە 5 حیزبە بیبن بڕێوە بەڵام ئەوەی بەغا ئەگەر تۆڵی ئەم حیزبیە خۆ ئەوەی بەغا مەلایکە نییە ئەویش لە فەڕاشەکەی و حیزبیە هەتا ئەگاتە سەرۆکەکەی هەمووی حیزبیە بۆ ئەوی بەغا باشە بۆی خۆمان خراپە لەبەر ئەو شتانە بەڕاستی ئەڵێ جیای دوور دەرمانە نابێ وابێ ئێمە نابێ کێشەکانی خۆمان ببینە بەغا بە هیچ شێوەیەک ئەبێ خۆمان لە بینی خۆمانە بەڕەحم بین بەرامبەر بەیەک و حیسێکی نیشتیمانیمان هەبێ کە حەز نەکەین کەسی تر بێتە داخل لە ئیشمانە بکە خۆمان کێشەکانی خۆمان چارەسەر بکەین جەما موسا قسەیەکی جوانە فەرموو باسی ڕەحمەکەی دەڵێ دەبێ خۆمان لەناو خۆمانە بەڕەحم بین لەناو یەکدیە ئێستا جۆرێک لە بێڕەحمی دروست بووە ئەم ڕەحمە چۆن نەگەڕێتەوانێ ئەم پێکەوەیە چۆن نەگەڕێتەوە لەناو هەرێمی کوردستان لە کاتێکدا کە ئێستا باسی ئەو مەترسیانەکەین لەسەر قەوارەکەی دروست بووە والله جا ئەوەیەکێکە لە گەورەترین کێشەکان کە بڵێن ئەو هیچ کاتێک ئەوەنەی ئێستا حیزبەکان لە کوردستانە لە یەکۆ دوور نەبوون ئێستا زۆر لە یەک دوورن و ئەوەش وای کردووە کە مەسەلەن بەغداد بێت تەداخل بکە جاران بە هیچ شێوەیە بەغا ئەگەر چەند ساڵی ڕابردوو کە ئەمان بینی هەرێم ئەوەنە پێگەی سیاسی بەهێز بوو هەرێم هەوڵێدا ئەو کێشانەی بەغا چارەسەر بکە نەک بەغا بێ کێشەی ئێمە چارەسەر بکە بەڵام ئێستا بەداخۆ یعنی ئەو شپرزەیەکە لە ناو ماڵی کوردیشا دروست بووە کارێکی کردووە کەوا لە ڕووی سیاسیشۆ پێگەی سیاسیمان زەعیف ببێ بەڵام من پێم وایە ئەوە بەردەوام نابێ ئینشاءالله دڵنیاش بێ خەڵکی کوردستان کە بەردەوام نابێ لە ئایندا گۆڕانکاریکی باش ڕوو ئەدا و احتیمالی هەیە ئەوەیش کە حتا پێشتریش کاک مەسعود ئەوە بوو پێ دەست پێشخەریکی کردکەوە با هێزە سیاسیەکان کۆ ببنەوە قسە لەگەڵ یەک بکەن هەرچیان هەیە با تەرحیکەن لەگەڵ یەک شت لێک نەشارنۆ و هەوڵ بدەن یعنی هەر شتێکیان هەیە لە کوردستانە چارەسەریکەن هیچ وڵاتێکی تر نەکات هەر بەغدا هیچ کەسێکی تر نەیە تەداخل لە ئیشی ئەمە بکە ئەوە ئیشێکی باشە من حەزەکەم ئەو پرۆسە هەر بەردەوام بێ و زیینوو بکرێتەوە و متمانەیەک لە بینی هێزە سیاسیەکانە جارێکی تر دروست بێتەوە ئەو دیوارە کە دروست بووە ئیساکێ بشکێ ئینشاءالله لە بینی هێزە سیاسیەکانە بۆ خۆمان بۆ ئەمنیەتی خۆمان بۆ هەموو شتێکی خۆمان ئەوە باشە زۆر باشە مامۆستای بەڕێز کاتێک لەسەر هەر بابەتێک شرۆڤە دەکرێت خەڵکانی وەکو بەڕێستان هاوڵاتیان هێزوولانە سیاسەکانی دیکە بەرامبەر بە یەکتریش ڕەخنەیان هەیە سەرنجیان هەیە لەگەڵیشیا پێشنیاریان هەیە بەڵام کاتێک دێتە سەر باسکردنی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان خاڵە هاوبەشەکان زۆرە لەسەر پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و دەستنەبردن بۆ تێکدانی ئەمنیەت و ئاسایش لە هەرێمی کوردستان کەواتە پرسیارەکەم بۆ بەڕێزت ئەوەیە پاراستنی ئەم قەوارەیە ئەرکی کێیە ئەرکی هێزوولایەنێکی سیاسیە بەتەنیا یاخود ئەرکی هەمووانە نەخێر ئەرکی هەموو تاکێکە کە لەم هاوڵاتیەکە لەم سەرزەمینە ئەژی ینی بە حەقیقەت
خۆش نییە، یعنی ئێمە چەندەها ساڵە لەوە چێ بڵێم سەدان ساڵیشە دەیان ساڵیشە کورد حەزەکە کیانێکی هەبێ بۆ خۆی بۆ بەدەستی خۆمان تێکی دەین. ئەجا دوایەوە ئێمە چەند جار هاوارمان کردووە ئێمە دەستگا ڕاگەیاندنەکان بەڕاستی ئەرکێکی قورسیان لەسەرە کە ئەنجامی نادەن کە ئەویش تێگەیاندنی خەڵکە کە تۆ مهددی تۆ تهدیدت لەسرە مەترسی گەورەت لەسەر قەوارەکەت کە نەیهێڵێ ئەسڵەن تۆویشی نەهێڵێ باوەڕکە ئەگەر کۆمەڵێ مەترسی هەیە لا نەبرێن زۆر یان ترسناکە لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوە تۆ خەڵکێک هەیە ناحەزە بە تۆ حەز ناکات تۆ ئەو قەوارە هەبێ ئەی چۆن ئەی پارێزی ئابە شەوەی پارێزی نابێ ئاوە لەبەرەوە بەڕاستیەوە ئەرکی یەک حیزب نییە ئەرکی هەموو تاکێکی کوردستانە کە ئەو قەوارە بپارێزێ ئێمە لەناو ئەو قەوارە گەورەین لەناو ئەو قەوارە ئەتوانین ژیانێکی خۆشتر بۆ ئایندەی نەوەکانی خۆمان بە ئامانج بگەێنین ئینشاء الله. بەڵام ئەوەی کە ئیسا هەیە بەڕاستی هیچ کەس پێی ڕازی نییە هیچ وەزعێکی خراپە هێز و لایەنە سیاسیەکان لە ناو خۆیانە هەوڵی دەستشکاندنەوە هەوڵی ملیشکاندن هەوڵی هەموو شتێ ئەدەن ئەوە شتێکی خراپە هەرێمەکە لە ناوە باد یعنی ئایندەی هەرێم بەڕاستی ئەگەر ئاوابەیەکەوێتە بەرمەترسی گەورە لەبەرەوە من داوا ئەەکەم کە ئەو هێز و لایەنە سیاسیانە با لەگەڵ یەک دانیشن با لەگەڵ یەک قسە بکەن سەیری بکە مەسەن ئەوە تورکیا خەڵکەڵێ تورکیا و هاو تورکیا باشەوە تورکیا فەرموو دوو بەرە بوو بەرەیەکیان معارەزە بەرەیەکیان لە دەوڵەت حتى توانیان بەرامبەر بە یەک قسەیان کرد بەرامبەر بە یەک ڕەخنەیان کرد بەرامبەر بە یەک هەموو شتێکیان کرد بەڵام دوایی کە انتخابات تەواو بوو تەواو ئەو لایەنێک بردیە و لایەنێکی تر ئاعترافی کردی کاکە نەمبردۆتۆ هەوڵەدەم جارێکی تر بیبەمەوە وڵاتەکەی خۆیان تێک نەدا نەیشان هێڵا کەس تەداخل بکات لە وڵاتەکەیانە ئەمەش ئەبێ کوردی ئێمەش بگاتە ئەم جۆرە لە بڵێن لە حاڵەتێکی نیشتیمان پەروەری لە حاڵەتێکە بڵێن جۆرە لە ڕۆشنبیری بۆ دروست ببێ کە ڕۆشنبیری سیاسی کە بزانێ ئەو مستەهدەفە یعنی خەڵکێک هەیە کە تۆی کردوتە ئامانج حەز ناکات تۆ هەبی نە ئیقتیسادت هەبێ نە ئەمنیەتت هەبێ نە حتا لە ڕووی کۆمەڵایەتیوە ئەوە تا دوو شاریش بە یەکۆ بێت. باش مامۆستا عیرفان سوپاس دەکەم کە بەو زمانە ڕاشکاوە قسەمان بۆکەیت و بابەتەکان شیەکەیتەوە هەر بەو ڕاشکاوی خۆت پێم خۆشە وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوانێ ئێستا زیاتر ڕووی ڕخنەکان کراوەتە پارتی دیموکراتی کوردستان ئایا بەڕاستی من مەبەست نییە کە لێرەوە لە کوردستان 24م دیفاع لە پارتی دیموکراتی کوردستان کەم نەخێر با ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بێ با ئەگەر هێزێکی دیکەی سیاسی بێ ئایا بەڕاستی لە کاتی شکستە یەک هێزی سیاسی بەرپرسە لە شکست یاخود هەمووان پێکەوە دەبێ بچنە ژێرباری ئەو شکستە و ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ئەو پێکەوەیە و یەکگرتووە. وڵای من چەند جار خۆ لە کەناڵەکانی تریشا باسم کردووە کاتی خۆی لە 2008 و 2009 حاڵەتێ دروست بوو ئێمەش قسەمانە کرد لەو حاڵەتان بابەگیان ئەو شتانە ئاوا نابێ ئەو ناکرێ ئاوا یعنی ناکرێ ئێمە وڵاتی خۆمان تێک دەین بڵێن ڕووی سەهمەکانیان کردبووە ئەو کاتە جەنابی کاک مەسعود کە سەرۆکی هەرێم بوو باشە ئەموو کاکە گیان ناکرێت تۆ هەرچی خراپەکانە بڵێ شەخصەنەیکەیت و بڵێ فلان شەخصە وان نییە بەو شێوازە نابێ کاری سیاسی باشە ئەوە داویتمان دەی فەرمەوە جەنابی کاک مەسعود ڕۆیشت ئایا وەزعی کوردستان چاک بوو نەخێر کەوابێ شتەکان شەخصی نییە حیزبی نییە بڵێ یەک شەخص مقەسیرە یا یەک حیزب مقەسیرە یا فلان حیزب مقەسیرە ئێمە هەمومان بەیەکەوە مقەسیرین هەمومان بەیەکەوە لەم کەشتیاین ئەگەر بێت و ئەم کەشتیە خوا نەخواسە غەرق بێ هەمومان بەیەکەوە غەرقە بین دڵنیا بن ئەگەر بێت و وەزعی کوردستان تێک بچێ هەمووی پەشیمانە بێ قەپەکە بە ئەژنەی خۆیان کە بۆ ئاوامان بەسەر هات بەڵام ئیستاکێ بە حەقیقەت یعنی حاڵەتێکی گرتووە ئیستیفزازکردن خراپە کە تۆ کەسی ئیستیفزازەکەی مانعی نییە بڕوە لەشکری نازانم کێش بێنێتە سەر ئەوە خراپە ئێمە لە ناو خۆمانە جارێکی تر من ئەڵێمەوە با یەکتر ئیستیفزاز نەکەین با هەوڵدێن بەیەکۆ بژین واقعیش بین هەموو شتەکان نەکەینە خەتای یەک حیزب یا یەک شەخص
یا مەسەلەن ئێمە چەند جار و تووشمانە بەڕاشکاوانە وتمانە کاکە توانە فڵان ڕئیس وزەرا خەتای هەیە وتمە گیان لە 92 ئێمە حکوومەتمان هەیە ئەم شتانە کەڵک هەبووە ناکرێتەوە بڵێ تەنها فڵان شەخص کە ڕئیس وزەرایە ئەم مشکلەی دروست کردووە نەخێر ئەمە لەوانەیە کۆمەڵی مشکلە کەڵەکە بووە هەتا ئەمڕۆ مەجال نەبووە حەل بکرێ ئەم مەجالە چی بووە یعنی جاری وا هەیە ململانەی حیزبایەتی نەیهێڵاوە کێشەکان حەل ببێ جاری وایە حیزبێ حتا لە ناو خۆشیان نەیهێڵاوە کێشەکان حەل ببێ ئەمە بڕێن بەڕاستی یعنی کێشەکان ناکرێتەوە بەو شێوە سادەی کەی بڵێ تەنها خەتای فڵان حیزبە یا فڵان شخصە. زۆر بەڕێز مامۆستا عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان گەلێک سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان سوپاس بۆ شرۆڤەکانت.